لە ڕێڕەوی نابینەکان دەڕۆیشتم سەرەتا لۆم سەخت بوو بەس دوایە لێ ڕاهاتم. گەنجێک لە شاری هەولێر چاڵنجی جیاواز دەکات و لەسەر خۆی تاقی دەکاتەوە. زاشۆ تەلەفۆنی بۆ کردم وتی لە پارکی سامی چاڵنجێکی جیاوازم هەیە. ئەمڕۆ دەچمە لای بزانم چاڵنجەکەی چییە. کاک محەممەد سڵاوت لێوێ بۆ سەبا ئەو مایکت لێ بەستم. کاک محەممەد چۆنی؟ باشە سپاس. حواڵت چۆنە؟ بژیت. ئەوە چێت بۆ وایە ئەمڕۆ؟ ئەمڕۆ لە تاقیکردنەوەی ئەوەدام کە خۆم لە شوێنی کەسێک دانایە کە نابینێ. باشە کاک محەممەد ئەو چاڵنجانە کە بۆ دێت چۆن ئەوانم بۆ باسکە؟ ئەوانە ئەو چاڵنجانە ئەو شتانێک کە تاقی دەکەمەوە گشتی ئەم لە منداڵیەوە هەر حەزم لێ بووە کەشتی تاقیکەمەوە شتی نوێ فێر بم ئەزمموی نوێ پیاکەم. ئیتر دەستم کرد بە تاقیکردنەوەی شتەکان دوای فکرم کردەوە لۆ ڤیددیۆی نەکەم بڵاوی بکەمەوە ئیتر بۆ شێوازە دەستم پێ کرد. باشە پێشەوەی ڤیددیۆ بکەی ئەو شتانت هەر دەکرد یان خۆت حەز لێ بیکەی؟ بەڵێ پێشەوەی ڤیددیۆش بکەم مەسەلەن یەکێک لەو شتانە کە باسیکەم لە هەولێر لەسەر 6 مەتری ئەتاک و شەقلاوە بە پیادە چمە شەقلاوە ڤیددیۆشم نەکرد بڵاوشم نەکرد. باشە ئەو کارانی کە دەیەکەی زەحمەتەکانی چیە بۆ نمونە 24 ساعت پشتی دەڕۆی ئەمانە چۆنە؟ زەحمەتەکانی چییە؟ زەحمەتەکانی ئەوەیە کە مەسەنها یەکەم جار کە بە پشتی دەڕۆیشتم مێشک لەوەی لێرانات و حساباتی بەبک ینی ڕۆیشتنی نەکرد بوو بەس دوایە کە پاش ماوەیە کە ها ڕۆیشتم ئاسایی بوو ینی لێرات. باشە چاڵنجێش دیکەت هەیە کە 3 ڕۆژ لە تەکنۆلۆژیا دوورکەوتیتەوە ئەمەیان چۆن بوو؟ ئەزمونێکی چۆن بوو؟ ئەیان خۆشترین شت بوو کە تاقیم کردەوە. خۆش بەڵێ خۆشەکەی لە چی ئەسۆزە لە کامێرەکە بسوڕی باشە بۆم باسکەمان چۆن؟ خۆشەکەیەوە بوو هەستم بە تامی ڕاستەقینەی ژیان کرد ینی تامی ڕاستەقینەی ژیان. بەڵێ ینی هات کە ئەو ژاوە ئەو شتانی هەبووە ئانی دوای هەستم کرد هەموو لە ناو بەرکم بووە هەموو لە ناو مۆبایلەکەم بووە ئەنی باشە ئێستا لە بەیانیەوە چاوت نابینێ وایە؟ بەڵێ ئەوم بە باسکە ژیانی نابینایەتی چۆنە؟ لە ڕاستی ئەوە چاڵنجێک نییە کە ئێستا بڵێم ئەو چاڵنجە دەکەم بەڵکوەوە تێگەیشتنە لە ژیانێکی کەسێکی نابینە سەرەتا زۆر سەخت بوو بەس ئێستا بەرەبەرە لێ ڕاهاتم ینی دوایش بەیانەکەی کە چوومە بازار لە ڕێڕەوی نابینەکان دەڕۆیشتم سەرەتا لۆم سەخت بوو بەس دوایە لێ ڕاهاتم لەسەری بڕۆ. یەک دوو کارت کرد کە تۆزێک خراپ بوو نامێ باس کارە خراپەکانت بکەم بەڵام هانی خەڵکی دەدەی ئەو کارانە بکەن یان هەرتەنا بۆ تاقیکردنەوە بکە بزانی جەستت چی بەسەر لەو کاتانە بۆ منە با هەر بەس سەر مۆزوعەکان باز بکەم خواردنی مۆز بە تەنیا و خواردنی بەفر و ئەوانە جەستت چی لێ هات کە خواردت هانی خەڵکی دەدەی دووبارەکەنەوە یان نا؟ نەخێر لەو لە هەندێک شت هانیان دەدەم تاقیکەنەوە لە هەندێک چیش نەخێر بڵێ لە چی هانیان دەدەی تاقیکەنەوە مەسەلەن لەو شتێکە 3 ڕۆژ بێ تەکنۆلۆژیا بوو باش لە شتەکانی تر لە هەمووی نە تەنها لە بۆی کردیتم کە ڕۆژێک پێش ئێستا ڤیددیۆکت بڵاو کردەوە لە چین گەڕای تا پیاوەکەت دۆزیەوە کە چینی بێ بە کوردی قسە بکە بەڵێ بە چەند سەعاتە پیاوەت دۆزیەوە؟ بەیانیەکەی گەڕام ئیتر هەتا شەو ئێوارەکەی بوو دیتمەوە ئەویش ناوی یوسف بوو خۆی کاری وەرژێڕی دەکرد عەرەبی و کوردیش ینی لەگەڵ برا کوردەکانی خۆمان ئیشی کرد بوو بۆ شێوازە فێری کوردیش بوو. باشە بە نزیکەی لە چەند کەست پرسی تا ئەوت دۆزیەوە؟ ئەوانێ 6 50